بەڵێتر هەڵبژاردننی پێشوەختە لە عراق کە بڕیارە لە مانگی دەی ئەم ساڵ بەڕێوە بچێت کۆمەڵک پرسی پەیوەست بەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش و گرنگیدان بە بەشداریکردنی کورد بە یەکلیستی خستۆتە بەر باس ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبووە لەگەڵ بەرپرسی دەستگاکانی هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان پەیوەست بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێمی کوردستان کە ئێستا گرنگیەکی تایبەتی هەیە لەم هەڵبژاردنانە دامەوێت زیاتر قسە بکەم لەگەڵ بەڕێز جوان ڕۆژبەیانی سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم لە پەرلەمانی کوردستان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵم دەبێت بەڕێز جوانم کاتت باش سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ بە زانیاری لە بەڕێزت وەربگرم ئێوە لەگەڵ دەستگاکانی هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا باسی چیتان کرد و چەندە گرنگە کە بتوانن بێکدەنگی لەم هەڵبژاردنانەدا سەرجەم دەستگاکانی هەڵبژاردننی لایەنەکان بەشداری بکەن. بەڵێ گەر دەنگی من بگاتە لای بەڕێز جوان ڕۆژبەیانی ئەمەوێ پرسیارەکەم دووبارە بکەمەوە سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی دەستەی لیژنەی ناوچە کوردستانەکان هەروەها لەگەڵ بەرپرسی دەستگاکانی هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان کە لە پەرلەمان کۆبوونەوە پێوەست بە پرسی هەڵبژاردننی پێشوەختە لە عراق کە بڕیارە مانگی دەی ئەم ساڵ بەڕێوە بچێت داوا لە کورد دەکرێت کە بە یەک لیست و یەک ڕیز بەشداری هەڵبژاردنەکان بێت بۆی کە بە تایبەتی لە پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە ئێستا شێوازی هەڵبژاردنەکان گۆڕاوە بتوانێت مافی کورد بەدەست بهێنێت و دەنگی ڕاستەقینەی کورد لەو ناوچانە بەدەست بهێنێت ئەگەر میوانەکەم ئامادە بێت مێ پرسیارەکان ماراستی بەڕێزیان بکەم سەبارەت بە چۆنیەتی ئەم هەڵبژاردنانە و پێشنیاز و پلانەکانی ئەوانۆکو لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە پەرلەمان ئەگەر ئامادە بێ قسەی لەگەڵ دەکەم و ئەگەریش نادواتر دەگەڕێمەوە لای میوانەکەم و زیاتر لەسەرم بابەتە قسەیان لەگەڵ دەکەم. بەڵێ ئەگەر جوانخان گوێی لە من بێت جوان ڕۆژبەیانی سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. جوان خان من پرسیاری کۆبوونەوەکەی ئەمڕۆ لێکردن کە لەگەڵ بەرپرسی دەستگاکانی هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان کۆبوونەوە گرنگیە و کۆبوونەوەی چی بوو چیتان باس کرد لە کۆبوونەوەکە وچە پێشنیاز و پلانێکتان خستە ڕۆ. بەڵێ سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کوردستان 24 کۆبوونەوەکە ئێستاش بەردەوامە ئامانجی ئێمە بۆ کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە بەرپرسی دەستگای هەڵبژاردننی هەموو حزبەکان تێدا بەشدارن و بە ئامادەبوونی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان ئەوانیش بەشداری کۆبوونەوەکەن و سەرپەرشتی کۆبوونەوەکە دەکەن. ئامانجی ئێمە بۆ ئەو کۆبوونەوە و کۆکەرەوەی هەموو لایەنە سیاسیەکان ئەوەیە کە دۆخی ناوچە کوردستانیەکان لە ئێستادا لە دۆخێکی ناهەمواردایە و هەروەها ئەو یاسا نوێی هەڵبژاردن کە دەرچووە فەقەرەکانی جیاوازە لە یاسای هەڵبژاردننی پێشووتر بازنەکانی هەڵبژاردن تێدا بچووک کراوەتەوە بۆیە ئەگەر کورد و حزبە لایەنە سیاسیەکان هەمویان یەک هەڵوێست نەبن هەمویان کاندیدیان یەک نەبێت لیست و قەوارەکان یەک نەبێت دەنگی کورد هەم لەو ناوچانە بەفیڕۆ دەچێت هەمیش ناتوانین ئەو کورسیە بەدەست بهێنین کە ئێمە وەکو کورد چاوەڕوان دەکەین لە ناوچە کوردستانەکان دەنگمان هەبێت و کورسیمان هەبێت بۆیە زۆر گرنگە و ئێمە داوامان لە هەموو حزبەکان کرد کەوا هەماهەنگی یەکتر بن ئەگەر لە بابەتی تریش هەماهەنگ نین بەڵام ئەمە بابەتی خاک و نیشتیمانە بۆ ئەوەی ناوچە کوردستانیەکان هەر بە کوردستانی بمێننەوە لە دەستمان نەچێت پێویستە ئەو هەماهەنگیە دروست بێت. هەندێک حزب هەیە چونکە لەگەڵ بچووکردنەوەی بازنەی هەڵبژاردن حزبە بچووکەکان ناتوانن ئەو کورسیە بەدەست بێنن کەواتە با هەر کاندیدیان نەبێت بۆ هەڵبژاردن دەنگی کوردەکانیش بەفیڕۆ نەچێت با کاندیدەکانیان لێک بخەنەوە لەگەڵ حزبە گەورەکانیش و هاوکاری حزبە گەورەکان بن بۆ ئەوەی هەم ڕێژەیەکی کورد بەشدار بێت ڕێژەیەکی زۆر و هەم کورسی بەدەست بێنین لەو ناو. باشە بەپێی کۆبوونەوەکەی ئەمڕۆتان تا چۆن ئامادەی لەلایەن لایەنە سیاسیەکانەوە هەیە بۆ بەشداریکردنیان بە یەک لیست و یەک ڕیز بۆ هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق کەیتر وەکو ئاماژەتان پێکرد گرنگە بۆ کورد بۆی کە بتوانێت دەنگی پێویستی خۆی لەو ناوچانە بەدەست بهێنێت. دوای ئەوەی کە هەموو حزبەکان بانگشت کران هەمویان بەدەم بانگشتەکەی پەرلەمانەوە هاتن کە ئەوە ئیستیجابەیەکی باشە بۆ ئەوەی کە ئەوانیش دەیانەوێت هەماهەنگی یەکتر بن و ئێستاش لە کۆبوونەوە تاوەکو ئەوەی کە من هاتمە دەرەوە چەند حزبێک گفتوگۆیان کرد لەوانە حزبی پارتی دیموکراتی کوردستان و حزبی یەکێتی و گۆڕان گفتوگۆیان کرد تا ئێستا ئەو سێ کە گوێم لێبوو هەر سێکیان متتەفقن لەوەی کە
بەڵێ دەبێت هەماهەنگی هەبێت لە ناوچە کوردستانیەکان چونکە بۆ دوا ڕۆژیش ئەگەر نەتەوەی گرتوەکانیان هەر لایەنێکی تر بیەوێت پشت بە راپۆرتێک ببەستێت چونکە کە سەرژمێری نەکراوە لەو ناوچانە ئەگەر بیەوێت پشت بە راپۆرتێک ببەستێت و ڕێژەی خەڵکی ئەو ناوچانە لێک بداتەوە ئەو ڕێژەی دەنگدانە دەبێتە پێوەرێک بۆ ئەوەی وەکو سەرژمێری بەکاربهێنرێت بۆیە زۆر گرنگە کە ئەگەر حزبەکان یەکدەست بن یەک ڕەنگ بن خەڵکەکەش بەرەو دەنگدان و بەرەو سندوقی دەنگدان و هەڵبژاردن دەڕوات کەواتە ڕێژەیەکی زۆری کورد لە تۆماری دەنگدەران تۆمار دەبێت ئەوەش کوردستانی بوونی ئەو ناوچانە دەپارێزت لە هەر راپۆرتێک و سەرژمێریەک ئەگەر بکرێت. بەڵێ بەردەوام هۆشداری دەدرێت لە مەترسیەکانی پەرتەوازەبوونی کورد بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارێ هەرێم و ئەنجامەکانی هەڵبژاردن لەو ناوچانە ئەو مەترسیانە چین کە ڕوبەڕووی ئەو ناوچانە دەبنەوە بە تایبەتی کە شوێنێکی حساسیەتێکی تایبەت لەسەر ئەو ناوچانە هەیە بەهۆی دیموگرافیای تایبەتی خۆی ئەو بابەتە سیاسیانەی پێوەست بە ئەو ناوچانە مەترسیەکان لە چیدا دەبین ئێوە؟ بەڵێ طبعاً لە ئێستادا و دوای 16 ئۆکتۆبەر کە ئاوارەیەکی زۆری کورد لەو ناوچانە ئاوارە بوون و عەرەبێکی زۆری هاوردە ڕویان کردوتە ئەو ناوچانە تەنانەت زۆربەیان کارت و نفوسی زانیاریشیان بۆ دروست کراوە ئەوان ئامادەکاری خۆیان باش دەکەن بۆ ئەوەی کە ڕێژەی ئەو عەرەبە هاوردانە زۆر بێت لە هەڵبژاردنەکان بتوانن دەنگ بدەن بەو شێوەیە زەرەر بە کوورد دەگەیەنێت ئەوە خاڵێکیان خاڵێکی تر ئەگەر بێت و ئەو کاتێک کە ئێستا لەبەردەستی ئێمەدایە ئێمە ئەو کاتە بە هەل نەزانین و ئیشی لەسەر نەکەین بۆ نمونە لە ئێستادا دەتوانین لیست و قەوارەکان یەک بخەینەوە بۆ ئەوەی دەنگی کورد بە فیڕۆنەچێت ئەوە خاڵێکیان خاڵێکی تر ئیش لەسەر ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە بکەینەوە ئەوەش گرنگی و هەماهەنگی لایەنە حزبە کوردستانیەکانی پێویستە حزبە کوردستانیەکان لەوەشە یەکدەنگ بن لە مفاوەزاتەکان یەکدەنگ بن بۆ ئەوەی ڕەوشی ناوچە کوردستانیەکان پێشەڵ بژاردن ئاسایی بکرێتەوە و ئەو ئاوارە زۆرەی کە ئاوارە بوون بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان هەرچەندە خۆشبەختانە ئێمە دوای ئەوەی کە تانەیەکمان لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا بەوەی کە مادەیەک تێیدا بوو ئاوارەکان بۆیان نییە دەنگ بدەن بەڵام ئێمە توانیمان لە دادگای ئیتیحادی باڵای عێراق ئەو مادەیە هەڵبۆشێنینەوە لەسەر مەبنای ئەوە یاساکەی ئێستا ئەو فەقەرەیە تێدا جێگیر نەکراوە ئاوارەکانیش دەتوانن دەنگ بدەن بەڵام فەرقەکە هەر فەرقێکی زۆرە لەوەی کە بگەڕێنەوە شوێنی خۆیان و ئەو پارێزگارە سەپێنراوەی کە ئێستا لە کەرکووکدا هەیە لەوێ نەمێنێت بەو شێوەیە ڕێژەیەکی کورد زیاتر بەشداری دەکات هەروەکو ئاماژەم پێدا لە هەر راپۆرتێک و ڕاپرسێک بیانەوێ پشت بە تۆماری دەنگدەران ببەستن کورد دەتوانێت لەو ناوچانە ڕێژەیەکی بەرز بەدەست بهێنێت ئەگەر نا ئەو کات دەتوانن ئەوان ئەو راپۆرتە بەکار بهێنن بەوەی بڵێن کە ڕێژەی کورد لەو ناوچانە ڕێژەیەکی زۆر کەمە و ئەو ناوچانە ناوچەی کوردستانی نین. بەڵەوەکو ئاماژەتیان پێکرد لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017ەوە بارودۆخی و ناوچانە بە تەواتی گۆڕاوە لە ڕووی ئەمنی و هەروەها سیاسی و ئاسایشی ناوچەکانەوە بەڵام لە ئێستادا چەندە گرینگە بۆ ئاساییکردنەوەی دۆخی ئەمنی ئەو ناوچانە پێش هەڵبژاردنەکان و لە پەرلەمانەوە چیتان کردەوە بۆم بابەتەوەکو لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هیچ پلانێکی تایبەت و بەرنامێکی تایبەتان بۆ مەبەستە هەیە؟ بەڵێ بەرنامەمان هەیە و چەند جار دانیشتنمان کردووە لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە تعاملی ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لەسەر ڕەوشی ئاساییکردنەوەی ئەو ناوچانە و چەند دانیشتنێکی پەرلەمانمان کرد خۆشبەختانە ڕێکەوتنی شنگالی بەدوادا هات هەرچەندە تاکو ئێستا هیچ لە خاڵەکانی ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە بەڵام ئێمە چاوەڕوانین کە ڕێکەوتنی تریشی بەدوادا بکرێت بۆ نمونە بۆ پارێزگای کەرکووک و ئەو ڕێکەوتنی ئەمنی بکرێت داوامان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات ڕێکەوتنی ئەمنی بکرێت لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق بۆ ئەوەی ئەمنیەتی ئەو ناوچانە بپارێزرێت کە ئەمنیەتی ئەو ناوچانە پارێزرا و هێزە میلیشیاکان کە ئێستا لەو ناوچانە جێگیرن لەوێ نەمێنن بۆ ئەوەی کوردەکە بتوانێت بگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و شوێنەکانیان بۆ عەرەبی هاوردە چۆڵ نەکەن ئەوە کاری لیژنەکەی ئێمە و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا لە گفتوگۆداین. باڵێ بەڕێز جوان ڕۆژبەیانی سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵم بووی سپاس. سپاس بۆ ئێوەش.